بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. لا درسي باسي شرح كردن ورون كردنوي أصول الثلاثة لدرسي سيهم دقينا أو ديري كدانر ضليت اعلم أرشدك الله لطاعته. بزانا خواي پروردگار ڕێنمونیت بکات و هەروەها سەرڕاستت کات بۆ گوێڕایاڵی خۆی و بۆ بەندایەتی خۆی. أرشد الرشد يعني هو الاستقامة على طريق الحق، واتا بردوام بون لسر ڕێگای ڕاست یاخود گوتراوە سەرڕاست بوون لە دینداریدا. دانەرش وەکو دوعایەک بەکاری دێنێت بزانە خوای گەورە سەرڕاستت کات بۆ گوێڕایاڵی خۆی و بۆ بەندایەتی خۆی. ئەنجا دەڵێت أن الحنفية ملة إبراهيم، بزانە یەکتاپەرستی و دینی پاک ڕێبازی ئیبراهیم بووە سەلات و سەلامی خوای لەسەر بێت. ئەو حەنەفیەتە چییە؟ ئەوەیە کە ئەن تعبد الله وحده مخلصا له الدين. ئەوای باز کردووە کە دەڵێ ئەوەیە کە ئینسان خوای پەروەردگاری خۆی بپەرستێ بە تاک و تەنهایی و هەروەها بە خالیسەن و مخلیسەن، واتە خالیسەن مەبەستی هیچ شتێکی دیکە نەبێت لە پەرستنی خدای پەروەردگاردا. حەنەفیەت الحەنیف یاخود الحەنەف يعني الميل، واتا ميل كردن ولادان. يعني شيء يعني هو المائل عن الشرك قصدا وإخلاصا إلى التوحيد، واتا لادان للشرك بتبرستي بو يكتا برستي، واتا إنسان لا بدات روورقي ريد لحمو ريبازيكي هلا لهر جوريكي بتبرستي وشرك بو يكتا برستي خواي پروردگار. إبراهيم پیغمبر بچی ناسراوە بە دووشت. یەکەمیان بە ڕەمزی یەکتاپەرستی بووە، دووهەمیان ڕەمزی ملکەچی بووە بۆ خوای پەروەردگار کە توانی وەسیەتی خوای پەروەردگار و فەرمانی خوای گەورە جێبەجێ بکات لەوەی کە ئامادە بوو کوڕەکەی خۆی سەر ببڕێ لە پێناوی خوای پەروەردگاردا. بۆیە خوای گەورە دەفەرمێ إن إبراهيم كان أمة قانتا لله حنيفا. بەڕاستی ئیبراهیم بەتەنیا پێشەوا و ئیمامێک بوو، ئومەتێک بوو و ملکەچی خوای پەروەردگار بوو و هەروەها لەسەر یەکتاپەرستی بوو، لایدا لە هەرچی ڕێبازی هەڵا هەیە بۆ ڕێبازی یەکتاپەرستی. عیبادەت یعنی چی؟ پەرستنی خوای پەروەردگار. ئەسڵی عیبادەت یعنی التەذەلل والخضوع، یعنی خۆ بە کەمزانین و ملکەجبوونی خدای پەروەردگار. لە ئیسڵاحەنیش گوتراوە عیبادەت يعني پەرستنی خوای پەروەردگار بە هەر جۆر و شێوازێک، یاخود گوتراوە اسم جامع لكل ما يحبه الله ويرضاه من الأقوال والأعمال الظاهرة والباطنة. عیبادەت بریتیە ناوێکە بۆ هەر شتێک کە خوای پەروەردگار پێی خۆش بێت و لێی ڕازی بێت، هەم لە قسەدا هەم لە کردەوەی دیار و لە نادیاردا. ئەوەی کە دیارە وەکو ئەعمالی ظاهر، ئەوەی کە نادیارە وەکو ئەعمالی قەلب، ئەوە پێی دەڵێن عیبادەت. کەواتە عیبادەت دەبێت چ بۆ ئینسان زیادکە؟ ملکەچی بۆ خوای پەروەردگار. چەندە ئینسان عیبادەتی خوای گەورە بکە، مەسەلەن عیبادەتەکان ئەنجامدا دەبێت هێندە عەلەیکم السەلام ورحمەة الله ملکەچی بۆ خدای پەروەردگار زیادکە بەهۆی ئەو عیبادەتەیەوە. جا بە ئیخلاسی عیبادەتی خوای گەورە بکەواتە تەنها مەبەستت ڕەزامەندی خوای گەورە بێت. ئیخلاسیش بريتية لشي؟ بريتية لتصفية الأعمال ياخذ تصفية الأقوال والأفعال عن جميع شوائب الشرك. باكردنوي هرشي قصي إنسان هيا وكردوي إنسان هيا لهموشتك كبرو شركة ببات، ياخذ لهرشتك كبرو رزامندي خواي پروردگارت ببات. انجا نرد الله وبذلك أمر الله جميع الناس. وبذلك يعني العبادة الخالصة، وبو عبادة بالفتي خواي پروردگار أمري كردوا بهمو خلق. واتخواي گەورە أمري چی بە ئێمە کردووە؟ خواي پروردگار بتاك و تەنهایی بپەرستین و عیبادەتی بکەین. وەکو دەفەرمێت وما أرسلنا من قبلك من رسول إلا نوحي إليه.
خی گەورە دەفەرمێ هیچ پێغەمبەرێکمان نەناردووە لە پێش تۆ ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم إلا وحیمان بۆ لا کردووە چی بکات إلا نوحي إليه أنه لا إله إلا أنا فاعبدون هیچ پەرستراوێکی بە حەق نییە کە بپەرسترێت بێجگە لە من خی گەورە دەفەرمێ کەواتە فاعبدونی واتە ئەمن بپەرستن بە تاکو بە تەنهایی وخەلقهم لەها خی پەروەردگار دروستکراوەکانی بۆچی دروست کردووە بۆ پەرستنی خی گەورە بە تاکو تەنهایی کێ دەتوانێت بەڵگەیەکی بێنیتەوە لەسەرەوەی کە خی گەورە یعنی بەندەکانی دروست کردووە بۆچی بۆ عیبادەتی خۆی وما خلقت الجن والإنس إلا ليعبدون خی پەروەردگار دەفەرمێ ئێمە ئەجین و ئینسانەکانمان دروست نەکردووە تەنها بۆچی نەبێت بۆ ئەوەی کە پەرستنی خی گەورە ئەنجام بدەن معنى يعبدون يعني يوحدوني واتە ئەمن بە تاکو تەنهایی بگرن تەنها ئەمن بپەرستن بە تاکو تەنهایی وأعظم ما أمر الله به التوحيد گەورەترین شتیش کە خی پەروەردگار ئەمری پێکردەوە بریتێ لە چی لە یەکتاپەرستی وعليكم السلام ورحمة الله یەکتاپەرستی چییە ئەوەیە کە هو إفراد الله بالعبادة بریتە لە بەندایەتی کردن بۆ خی پەروەردگار بە تاکو تەنهایی واتە ئینسان تەنها کێ بپەرستێت تەنها خی گەورە بپەرستێت هیچ جۆرێکی شیرکی لەگەڵ ئەنجام نەدات ئەنجا دەفەرمێ وأعظم ما نهى عنه الشرك گەورەترین شتیش کە خی پەروەردگار نەهی لێ کردو بریتە لە چی بریتە لە شیرک لەوانەیە ئەو بە پرسیار بێتەوە گەورەترین شت کە خی گەورە ئەمری پێکردووە چییە تەوحیدە گەورەترین شتیش کە نەهی لێ کردووە چییە شیرکە شیرک چییە بریتە لە هێنانە ڕێزی خی پەروەردگار یاخود ئەو شتانەی کە نابێ بیان هێنیا ڕێزی خی پەروەردگار کە هیچ شتێک نابێ بێتە ڕێزی خی پەروەردگار هیچ مەخلووقێک لەگەڵ خی پەروەردگاردا بیان هێنیا ڕێزی خی گەورە وەکو خی گەورەیان تەماشاکەی لە بە قسەکردندا لە خۆشەویستیدا لە لێپارانەوەدا و هەر سیفەتێکی خی گەورە بدەی بە ئینسان یاخود بە مەخلووقێک ئەو ماناوایە شیرکت بۆ خی پەروەردگار ئەنجام داوە خواپە نامەندات بۆیە شیرێک بریتە لە پەرستنی غەیرە خی پەروەردگار یان بە گەورەگرتنی غەیری خی گەورە وەکو خی گەورە کەسێکت ئینسانێکت پێوەکو خی گەورە بێت ئەوە معناوایە شیرکت ئەنجام داوە یان لە خۆشەویستیدا کەسێکت هێندە خۆش بوێت لە خی گەورەشت زیاتر خۆش بوێ یان وەکو خی گەورەت خۆش بوێت یان لە بە قسەکردندا خی گەورە پێت دەڵێ عیبادەتی خی گەورە بکە کاری خراپە مەکە کەسێکیش پێت بڵێ ئەو کارە خراپەی بکات و بە قسەوی بکەی معناوایە بڕیاری ئەوت لەسەروی بڕیاری خی پەروەردگارەوە تەماشا کردووە ئەنجا دەفەرمێ وهو دعوة غيره معه شیرک بریتە لە چی بریتە لە پاڕانەوە لە غەیری خی پەروەردگار لەگەڵ خی پەروەردگاردا بانکردنی یاخود لێ پاڕانەوە لە غەیری خی پەروەردگاردا یان هاوارکردن بۆ غەیری خی پەروەردگار کە نابێ ئینسان هاوار کاتە غەیری خدای پەروەردگار ئەها فڵان کەس دەڵێ یا خدری زیندێ والعیاذ بالله یا فڵان کەس یا شێخ نازام چی یا یعنی ئەوانە حتا یا پێغەمبەریش یعنی لە هاوارکردنێدا نابێت دەبێت تەنهایە ئەڵڵا بەکاربێنی هاوارکەیە غەیری خی پەروەردگار بە تاکو تەنهایی بۆیە لە جۆرەکانی شیرک بریتە لە شیرکی پاڕانەوە لە غەیری خی پەروەردگار شیرک و دوعای پێ دەڵێن یعنی شیرک و هاوبەشدانانێک لە ڕووی چیەوە لە ڕووی هاوارکردنە غەیری خی پەروەردگار کە نابێ ئینسان هاوار کاتە غەیری خی پەروەردگار دوام شیرک النیەتی والئیرادەتی والقەستی جۆرەکانی شیرێک بریتە لە دووهەم بریتە لە شیرکی نیەت واتە ئینسان لەو کارێک کە ئەنجامی دەدا مەبەستی پێ بەدەستهێنانی کارێکی دنیایی بێت یان مەبەستی پێ دنیا بێت لە ئەسڵ عیبادەتەکەیدا مەبەستی پێ خی پەروەردگار نەبێت سێم شیرک و تاعەیە بریتە لە شیرکی گوێڕایاڵیکردنی ئینسانێک یاخود هەر شتێکی دیکە لە بێفەرمانیکردنی خی پەروەردگاردا چوارەمیش بریتە لە شیرکی خۆشەویستی ها ئینسانێک گوتپووی وەڵای من فڵان کەسم هێندە خۆش دەوێت تەنانەت لە خۆشم خۆشتر دەوێت العیاذ بالله
بۆیە خوای گەورە دەفەرمێ ومن الناس هەندێک لە خەڵکی هەنا من يتخذ من دون الله أندادا يحبونهم كحب الله ئینسانی وا هەیە بێجگە لە خوای پەروەردگاری وەکو خوای گەورە خۆش دەوێت يحبونهم كحب الله ناڵێ لە خوای گەورەشی زیاتر خۆش دەوێت هەر تەنها وەکو خوای گەورەی خۆش دەوێت ئەوەش بریتە لە شیرک یعنی ئەوە نییە تو بڵێ وەڵا وابزانی دوو خوا هەنا ئەوە شیرکە ئەوەش هەر شیرکە بەڵام ئەگەر شتێک بێنە ڕیزی خوای پەروەردگار لەو شتانە دێک کە باسمان کرد ئەو بریتە لە هاوبەشدانان بۆ خوای گەورە چونکە هاوبەش یعنی چی یعنی جوودکردن و هێنانە ڕێزی ئەو شتە هاوبەش یعنی شتێک لەگەڵ خوای گەورەدا بکەیە هاوبەش جا لە خۆشەویستی دابێت لە لێپاڕانەوە دابێت لە بە قسەکردن دابێت لە هاوار بۆکردن بێت لەو شتانەدا کە نابێ ئینسان سیفەتی خوای گەورە بداتە هیچ مەخلووقێک کەواتە ئینسان دەبێ وریابێ لە شیرک بۆچی چونکە شیرک کردەوەکانی ئینسان بەتاڵ دەکاتەوە شیرکی گەورە ئینسان لە دایرە ئیمان دەباتە دەرەوە ئەگەر ئینسان بە شیرکەوە بمرێ خوا پەناماندا خوای گەورە هەرگیز لێی خۆش نابێت بە بەڵگەی چی إن الله لا يغفر أن يشرك به خوای گەورە هەرگیز لە شیرک خۆش نابێت بەڵام ويغفر ما دون ذلك لمن يشاء لە غەیری شیرک دەگونجێ خۆش بێت بۆ هەر کەسێک کە خوای گەورە بیەوێ شیاو بێت بەڵام هاوبەشدانان بۆ خوای گەورە چۆن دەڵی هێڵی سوورە هەرگیز خوای پەروەردگار لێی خۆش نابێت برا کردەوەکانت سفر دەبێتەوە هەان دەڵێ باڵانسی حیسابەکەت سفر دەکاتەوە برا ئەنجا ئینسان پێی لە دایرەی ئیمان دەچێتە دەرەوە ئەگەر لەسەر شیرکیش بمرێ خوا پەنامەندا هەرگیز لێ خۆشبوونی نییە ئەنجا شیرکی گچکە ئینسان پێی لە دایرەی ئیمان ناچێتە دەرەوە بەڵام هێشتا شیرکێکی گچکە ئەنجام دەی لە گوناهێکی هەرە گەورە خراپترە ئەگەر ئینسان سوێن بە غێری خوای گەورە بخوات لە گوناهێکی هەرە گەورەکە ئەنجامی بدا ئەو سوێن خواردنە بە غێری خوای گەورە گەورەترە کە جاری وایە خەڵک هەر یعنی گوێی پێ نادات هەر بە هاوەندە دەڵێ بەسەری فڵان کەسی بەسەری بابم بە قەبری بابم کاکە ئەوانە هیچیان نابێت برام بەڵگەمان چییە دانەر دەڵێت خوای گەورە دەفەرمێ وەعبودوا الله ولا تشركوا به شيئا خوای پەروەردگار بپەرستن بە تاک و تەنهایی بەندەتی بۆ بکەن ولا تشركوا به شيئا هاوبەشیشی بۆ بڕیار مەدەن و هیچ شتێکی دەگەڵ منە هاوبەشی خوای گەورە هیچ شتێک مەکەن هاوبەشی خوای پەروەردگار ئەو ئاەتە دوو شتمان ئەمر پێ دەکات یەکەم بەندەتیکردنی خوای پەروەردگار دووهەمیان نەهی دەکات لە هاوبەشدانان بۆ خوای پەروەردگار ئەنجا هەتا ئێرە ئەوەی کە باسمان کرد چی بوو بەڕێزان بریتی بوو لەوەی کە خوای پەروەردگار ئەمر بە ئینسان دەکات کە ئینسان یەکتاپەرست بێت عیبادەتی خوای پەروەردگار بکات بە تاک و تەنهایی و تەنها خوای پەروەردگاری خۆی بپەرستێت بە ئیخلاسیەتەوە و دوور بێت لە هاوبەشدانان بۆ خوای پەروەردگار کە هاوبەشیشمان پێناسە کرد شیرک بریتە لە تەماشاکردن و هێنانە ڕێزی خودای پەروەردگار لەو شتانەدا کە باسمان کردن لە خۆشەویستی دابێت لە بە قسەکردن دابێت و لە هاوارکردن و گوێڕایاڵیکردن دابێت و لە لێپاڕانەوە دابێت ئینسانی وا هەیە دەچێتە سەر قەبرێکی لە قەبری دەپاڕێتەوە ئەوەش جۆرێکی شیرکە ئینسانی وا هەیە بە تایبەت چینی ئافرەت و ئەوانە منداڵیان پەیدا نابێت دەچێت داوا لە قەبرێکی دەکات دەڵێ بەشک و بووم لە خوای گەورەوە پاڕێت کە زارانیش بتپەرستی هەر ئەوە بوو کابرا دەیگوت بۆیە لەو بتێ دەپاڕێمەوە إلا ليقربونا إلى الله زلفى تەنها بۆ ئەوەی ئەو بتەر چم بکات لە خوای گەورەم نزیک خاتەوە هەروەکو چۆن ئەو بتە مردووە ئەو کەسەی کە لە قەبریشدایە پەیوەندی بە دنیایەوە نەماوە ڕاستە ئەو زیندووە و پیاوچاک بووە بەڵام پەیوەندی بە دنیایەوە نەماوە و لە شەرعدا شتی ئاوا من نییە ئینسانێک کە بمرێ لە قەبردا ئەو کەسە بچێ داوای لێ بکە ئەویش داوا لە خوا بکە و ئاگای لێ بێ و لە خوای بپاڕێتەوە شتی ئاوا هەبێت لەبەرەوەی ئەوەش هەمووی شیرکە دەبێت خەڵکی لێ ئاگادار بکرێتەوە نابێ ئینسان لە غەیری خوای پەروەردگار بپاڕێتەوە و نابێ پێ دوابێت کە غەیری خوای گەورە قازان و زەرەری بەدەستە ئینسانی وا هەیە دەڵێ کاکە ها لچکێکم بۆ بێنە لە مەکەی یان بە دەوری مەکەیدا بسۆڕێنەوە یەک دووجار لەسەر شانانی دادەنێم ئەوە وەکو جۆرێک لە جۆرەکان تەبەڕووکە یان منداڵی پێدا دەبێت کاکە وەڵایەوە هیچ نییە برە هیچ وامان نییە برام عیبادەت دەبێت بە پێی بەڵگەی قورئان و سنەت بێت نابێ هەر لە خۆتەوە بڵێ وەڵا وایان گوتووە وەڵا وا دەڵێن
ئاگای لێ و بم لە خوای دەپارێتەوە جا ئیوا هەیە قوربانیشی بۆ دەکات خوا پەنامەندە قوربانی بۆ قەبرێکی دەکات بۆ شێخێکی دەکات بۆ پیاوچاکێکی دەکات کامە باسی شێخ و پیاوچاک و ئەوانە ناکەین و باسییان ناکەین بە خراپە ئەوان بە ڕێگای خۆیان دەخوای گەورە لێیان خۆش بێت بەڵام ئێمە دەڵێن کارەکەیان هەڵەیە چونکە لە شەرعداشتی ئاوامان نییە ئینسان داوا لە غەیری خوای پەروەردگار بکات بپارێتەوە لە غەیری خوای پەروەردگار هانا بۆ غەیری خوای پەروەردگار ببات چونکە تەنها ئەوەی کە هەموو شتێکی پێدەکرێت و دەسەڵاتی هەیە خوای پەروەردگارە بێجگە لە خوای پەروەردگار هەمومان ئینسانین دەبێ ئینسان تەنها هاوار کاتە خوای پەروەردگار جا تەوحید چییە؟ ئەوەیە کە ئینسان تەنها ڕووی لە خوای پەروەردگار بێت ئەوەیە کە ئینسان تەنها هاوار کاتە خوای پەروەردگار ئەوەیە کە ئینسان خوای گەورەی خۆی بپەرستێ بە تاک و تەنهایی و دوور بێت لە هاوبەشداران بۆ خوای پەروەردگار تاوەکو ئینسان پاک نەبێتەوە لە شیرک تەوحیدی نەبێ ڕوو لە خوای گەورە نەکات ئەگەر تەنانەت عیبادەتیی زۆر بێت وەکو پێویست کەڵکی نییە بەڵام عیبادەتت کەم بێت بەس شیرکت نەبێت و تەوحیدت هەبێ هێشتا باشترە لەوەی کە عیبادەتی زۆرکەی بەڵام لەو لاوە شیرکت هەبێ خوا پەنامەدات باشە بەرام لەبەرەوە یەکەم شت کە ئینسان لە کاری موسڵمانەتیدا بیزانێ بریتە لە فێربوونی تەوحید و دووربوون لە شیرک ڕووکردنە خوای پەروەردگار بە تاک و تەنهایی پەرستنی خوای گەورە بە تاک و تەنهایی و هیچ شتێک نهێنیە ڕێزی خوای پەروەردگار و دووربی لە هاوبەشدانان بۆ خوای پەروەردگار و هەروەها دووربی لە جۆرەکانی شیرک ئەوجا ئینسان دەبێتە بەندەیەکی خالیس و مخلیسی خوای پەروەردگار خوای گەورە بمان کاتە بەندەیەکی خالیس و مخلیسی خۆی وامان لێ بکات کە بە تاک و تەنهایی ڕوو لە خوای پەروەردگار بکەین و تەوحید و یەکتاپەرستیمان هەبێت و دوور بین لە شیرک و بتپەرستی و هاوبەشدانان بۆ خوای گەورە چونکە هاوبەش ماڵی ئینسان وێران دەکات لە دنیاشدا و هەروەها لە قیامەتیشدا خوا پەنامەندات خوای گەورە لە هەموو لایەکی خۆش بێت بەو شێوازەی هاتینە کۆتایی دەرسی سەیەمیش تاوەکو دەرسی چوارەم ئینشاءالله هەموو لایەک ئیسیستفادەی لێ دەکەین خوای پەروەردگار لە هەموو لایەکی خۆش بێ و سەربەرز و عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکات آمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين